دەبێ بڵین بەداخەوە تەنها و تەنها لە کوردستان ئەگەر جۆرێک لە جیاوازی یاخود دڕدۆنگی لە ناو حیزبە سیاسیەکاندا هەبێ تەنها لە کوردستانە ئەمنی قەومی و مەترسی لەسەر هەرێمی کوردستان دروست دەبێ ئەو هەرێمی کە بە خوێن و قوربانیدانی 100 ساڵی ڕابردوو دژی داگیرکەری عێراقی بەرهەم هاتووە. لا چەند ڕۆژە ڕابردووشدا دیارە ئەم جۆرە دڕدۆنگیە لە نێوان پارتی و یەکێتی دروست بووە. ئێستا خەڵکی کەوتۆتە دڵ ڕاوچێ و دەستیان لەسەر دڵیانە داخۆ هۆکاری ئەمە چییە؟ بۆچی لەم کاتەدا بە تایبەتی کە ئێستا حکوومەتی عێراقی دروست بووە ناشزانین چ پیلانێک لە دژی هەرێمی کوردستان داڕێژراوە. دەمانەوێت لەسەر ئەم بابەتە هەندێک قسەی زیاتر بکەین داخۆ ئەم دڕدۆنگیە لە چیەوە سەری هەڵدا و کێشەکانەوەندە گەورن چارەسەر نەکرێن بە میوانداری زۆر بەڕێز فازیل بەشارەتی بەرپرسی پێشووی لقی 12 پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە شاری دوهۆکەوە لەگەڵماندایە. کاک فازیل شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ. بەڕاست دەمەوێت بپرسم داخۆ ئەو کێشانەی نێو پارتی و یەکێتی لە چیەوە سەریان هەڵداوە؟ داخۆ ئەمەندە گەورەیە کە ئاوای لێبێت و لە دەستگای ڕاگەیاندنەکانەوە هێرش بکرێتە سەر یەکتر؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێزی کوردستان 24. بەڕاستی ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان وامان چاوەڕێ دەکرد لەم کاتەی کە پارتی سەرقاڵی بەستری کۆنگرەی خۆیەتی تەسەورمان دەکرد کاک شێخ جعفەر وەکو جێگری سەرۆکی هەرێمی کوردستان و دیسان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانیش مەسئولیەتی بەشێکی تەواو لە کۆنگرەی پارتی لە ئەستۆی خۆی بگرێ بەو حکمەی کە جەنابیان جێگری سەرۆکی هەرێمی کوردستانە و بەرپرسێکی دیاری ناویەکێتی نیشتیمانی کوردستانیشە. بەڵام بەداخەوە پێم وایە کاک شێخ جعفەر هەر بەو نەفەسە قسە دەکا کە کاتی خۆی لە کڵاو قاسم و لە ژەبهەکانی تری شەڕی ناوخۆ قسەی پێدەکرد و ئەو نەفەسەی کاک شێخ جعفەر قسەی پێدەکا پێم وایە زەمەنەکەی بەسەر چووە نەدەبوو کاک شێخ جعفەر بەو شکڵە و بەو شێوازە لە مابەینی دۆستایەتی پارتی و یەکێتی قسە بکە و بە تەسەوری من قسەکانی کاک شێخ جعفەر پێم وانییە سوودێکی بۆ کاک شێخ جعفەر هەبێ لە ئەنجامی ئەو وەزعی کاک شێخ جعفەر لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کە تووشی وەزعێکی پەراوێزکردن بووە. من پێم وانییە بەم قسانە بتوانێت خۆی بێنێتەوە مایە یان خۆی بباتەوە ئەو دۆخەی جاران کە کەسێکی باوەڕپێکراوی ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. ئەمە لایەک لە لایەکی تر بەداخەوە ئێمە زۆر کات وەمانزانی هەر خەڵکە کاڵفام و تازە پێگەیشتەکانی ناوێکێتی قسەی عەلاق و بەلەغ دەکەن. کاک شێخ جعفەر پیاوێکی قەدیم یان با بڵێن پیرە سیاسیەکی ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر بەم نەفەسە قسە دەکا. من پێم وایە ئەمە دەرچوونە لە ژێر باری هەموو بەرپرسیارەتێک و مەسئولیەتێک لە ئەمڕۆی هەرێمی کوردستانە، چونکە ئەگەر کەسێکی تر لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم قسانەی بکردایە دەبایە کاک شێخ جعفەر ئیحتیزاری بهێنایەتەوە بۆ ئەو قسە نامەسئولانە یان ئەو قسانەی کەوا بۆنی ئاژاوە و مشاغبەی لە ناو هەرێمی کوردستانە لێبێ. من پێم وایە ئەو قسانە ڕەواجی نەماوە و باوی نەماوە. ئەمڕۆ خەڵکی کوردستان چاوەڕوانی و تەوەقوعاتی تریان لە بەرپرسانی یەکێتی هەیە و لە دۆستایەتی پارتی و یەکێتی هەیە لە هەرێمی کوردستانە. بۆیە کاک شێخ جعفەر باز لە هەندێک خاڵ و بابەتەکە ئەو خاڵ و بابەتانە لە ناو سلێمانی بۆ چەکەوڕی لێدێ نەتەنها لە هەرێمی کوردستان بەگشتی و یان لە هەولێر و لە جێگاکانی تری کوردستان. باش کاک فازیل بۆ خۆ دەزانی ینی دوو هێزی سەرەکی هەیە، پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان، هەردووشیشان بەشدارن لە حکوومەت. باشترین چارەسەر ئەگەر جۆرێک لە دڕدۆنگی گلەی و گازەندە هەبوایە نەبوو یا لە سەرۆکایەتی هەرێم یاخود لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەر کرایە بەدەر لەوەی بهێنرێتە ناو ڕاگەیاندن و سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان. بەڕاستی ئیعلانکردنی ئەو قسانە من پێشتر ئیشارەتم پێکرد ئەمە دەرچوونە لە ژێر باری هەموو جۆرێکی مەسئولیەت لە هەرێمی کوردستانە بە تایبەتی بۆ کەسێکی وەکو شێخ جعفەر. کاک شێخ جعفەر
نە ئامر مەفرەزەکەی جارانە نەمەسوولی ڕەتڵی شەڕەکانی ناوخۆیە کاک شێخ جافەر ئەندامی مەکتەبی سیاسی پێشووی یەکێتی و ئێساکێ جێگری سەرۆکی هەرێمی کوردستانە بەم زمانە و بەم لەهەجەیە قسە دەکا من پێم وانە سوودێکی هەبێ لە ناو هەرێمی کوردستان و زۆر دڵنیایشی دەکەین ئەو قسانەی کاک شێخ جافەر بارودۆخی یەکێتی و پارتی ناباتە ئەو بارودۆخەوە کەوا خەڵکی کوردستان تووشی قەلەقی و دڵتەنگی و ناڕەحەتی بکە لەبەرەوە ئێمە ئەمڕۆ پێویستمان بە شێوازێکی تری ئاخاوتن لە هەرێمی کوردستان هەیە لەبەرەوەی ئێمە ئەمانەوەیە کوردستان بۆ قۆناغێکی تر بگوازێنەوە و لە پاش کۆنگرەی پارتی و لە دوای ئەوەشی کە حکوومەت لە بەغدا تەشکیل کراوە دەبێت ئێمە و یەکێتی تەکانێک بەرەو پێشبردننی خۆمان لە دۆستایەتەکانمان بدەین چونکە لە حکوومەتی نوێی عێراقدا کە ئێستاکێ سەرقاڵی پێکەنانی حکوومەتن ئێمە ئەبێ پەیامێکی دڵخۆشکەر بە خەڵکی کوردستان بدەین نەک پەیامی ئاگراوی و قەلەقی و ئاڵۆزی و بێئومێدکردن و بێ ئەمەلکردنی خەڵکی کوردستان لە دۆستایەتی و پێکەوە ژیانی پارتی و یەکێتی ئەمەی کە کاک شێخ جعفەر ئەیڵێ بەڕاستیەکەی بێئومێدکردنی خەڵکی کوردستانە یان خەڵکی کوردستان دوور دەخاتەوە لەو چاوەڕوانەی کە چاوەڕوانی خێرمان لێ دەکەن لە ئەم بارودۆخەی ئێستای کە ناوچەکە لە شەڵقانێکی خراپدایە و هەرێمی کوردستان و بەغدایش بۆ قۆناغێکی تر هەنگاو دەنێن ئەبێ کاک شێخ جافەر خۆی و حیزبەکەی بۆ قۆناغە ئامادە بکە نەک بۆ قۆناغێکی تر ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو گوێمان لە چەند هەڕەشەی دەوڵەتانی دەوروبەر بوو لەسەر هەرێمی کوردستان و وڵاتانی تریش کاک شێخ جافەر ئەم قسانەی بەچی ئاوازێک تێکەڵ بە و هەڕەشە دەرەکیانە دەکا بۆ ناوخۆی هەرێمی کوردستان و بۆ هەولێر و بۆ لای پارتی دیموکراتی کوردستان زۆر باش کاک فازیل ئێوە سبێنێ دەست بە کۆنگرەکەتانەکەن کۆنگرەی 14هەمی پارتی دیموکراتی کوردستان پێشبینی ئێوە دەکەن لە دوای کۆنگرە وابزانم 3 ڕۆژ دەخایەنێ سەردانی یەکێتی بکەین یاخو جۆرێک لە کۆبوونەوە لە نێوان یەکێتی و پارتی دروست ببێ بۆ ڕەواندنەوەی تەواوی ئەو گرژی و ئاڵۆزیانە ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان درێغیمان نەکردووە لە هێورکردنەوەی یەکێتی و لە چارەسەرکردنی بەشێک لە ئاڵۆزیەکانی ناوخۆی یەکێتی چی بۆ خۆیان چی بۆ دەرەوەی خۆیان لەبەرەوە ئەوە مەسئولیەتی پارتی دیموکراتی کوردستانە ئەوە ئیستراتیژیەتی پارتیە لە ناو سیاسەتی ئەمڕۆی خۆی لە ناو خۆی هەرێمی کوردستانە لەبەرەوە ئێمە زۆر باش لە یەکێتی تێدەکەین و زۆر باشیش دەزانین یەکێتی لە ژێر باری بەرپرسیارەتی چوونەتە دەرەوە کێشە ناوخۆیەکانی یەکێتی سەرقابوونی یەکێتی بە ناوخۆی خۆیانەوە زۆر کات ئەگەر پارتی دیموکراتی کوردستان نەبێ ئیمکانە تەپوتۆزیە و ئاڵۆزیە دەموچاوی حیزبە سیاسیەکان و خەڵکی کوردستانیش بگرێتەوە بەڵام ئێمە کاک شێخ جافەر و حیزبەکەیشی دڵنیا دەکەینەوە لە پارتی دیموکراتی کوردستان نە دەرفەتی ئاڵۆزی بە هیچ کەسێک دەدەین و نە دەچینە ناو ئەو سەنگەری ئاڵۆزیەوە کە کاک شێخ جافەر تێیخونیوە بە تاکید لە پاش کۆنگرە پارتی دیموکراتی کوردستان کاک شێخ جافەر لەو چاڵی ئاڵۆزیە دێنێتە دەرەوە و هەوڵەدا بیخاتەوە سەر ڕێچکەی ئەو بەرپرسیارەتەی کە لە هەرێمی کوردستانە هەیەتی و کە جێگری سەرۆکی هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان چاوەڕوانی تریان لە ئێمە هەیە نەکەم قسانەی جەنابی کاک شێخ جافەر کەوا خەڵک بەرەو بێ ئومێدی و نائومێدی ببات و ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان زۆر باش هەست بە مەسئولیەتی خۆمان و هەست بەو بارودۆخە دەکەین کەوا لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستانیشا هەیە لەبەرەوەی نەدەچینە ناوسەنگەری ئاڵۆزی نەمەجای ئاڵۆزیش بە هیچ کەسێک دەدەین لە هەرێمی کوردستانە دروستی کات زۆر باشە کاک فازیل کاتم زۆر کەم ماوە دەگەڕێمەوە سەر پرسیاری یەکەمە مەگەر بە کورتیش وەڵام دەیت و من زۆر سپاست دەکەم دەمەوێت بزانم زۆر بەڕوونی زۆر بەڕاشکاوانە ئەگەر پێمان بڵێ هۆکاری ئەم گرژی و ئاڵۆزیە لەم کاتەدا بۆچی ئەگەڕێتەوە هۆکارەکەی چییە بەڕایەوە بەڕای من دوو بابەتە کاکە حاکم کاک شێخ جافەریان ئێوێ بەراعەتێکی خۆی پیشان بدا بۆ گەڕانەوەی متمانەی خۆی کە پێم وایە ئەمەی لە دەست دەرچووە یان ئیمکانە دڵی خەڵکی تر خۆش بکە ئەو پەیامەی خۆی تێکەڵ بەو هەڕەشانە بکا کە بۆ سەر هەرێمی کوردستان و هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دێ بەڵام من پێم وایە لەمەشیانە هەر نائومێد دەبێت چونکە هەولێر و هەرێمی کوردستان زۆر کات کەوتونەتە بەر پیلانی ژەهراوی و پیلانە ژەهراویەکان پوچەڵ کراونەتەوە کوردستان و هەولێر هەر کوردستانە و هەر هەولێرە و ئەم
وڵاتە و هەرێمی کوردستان خاوەنی هەیە و سیاسەتێکی ڕاست و دروست ئەمڕۆ حاکمێت لە هەرێمی کوردستان دەکا و دڵنیایی بە خەڵکی کوردستانیش دەدا نەدەیەڵین هەرێم ئالۆز ببێ و نەدەیەڵین کەچیش بێوێ هەرێم ئالۆز بکات. زۆر باشە زۆر بەڕێز فازڵ بەشارەتی بەرپرسی پێشووی لەقی 12 پارتی ڕاستەوخۆ لە شاری دوهۆکەوە لەگەڵ ما بووی. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سپاس بۆیەوە شەوتان باش.